Kurdistan TV Ahmet. سەبارەت بە پەلامەردانی پەیامنەری کوردستان تیڤی محەممەد ئەرەن لە شاری پرسۆسی وڵاتی تورکیا لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسی ڕاگەندراوێکی بڵاوکردەوە و تێیدا هاتووە ڕۆژنامەنووس محەممەد ئەرەن پەیامنەری کوردستان تیڤی و ئەندامی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان لەلایەن جەندرمە و پۆلیسی تورکیاوە لە کاتی ڕووماڵی گەیشتنی هێزی پێشمەرگە بۆ کۆبانێ کەوتۆتە بەر پەلامەردان و سوکایەتی پێکردن. لیژنەی داکۆکی لە ئازادی ڕۆژنامەنووسی و مافی ڕۆژنامەنووسان لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بە توندی دانەی ئەو کارە دوور لە ئێتێکی مافی مرۆڤ و پرەنسیپەکانی کاری ڕۆژنامەنووسی دەکات و هاوکات لەم بوارە تورکیا تۆمارێکی ڕەشی لە پێشێلکاری دژبە ڕۆژنامەنووسان هەیە. ئێمەم ڕاگەیەندراوە دەخەینە بەردەم ڕای گشتی و ناوخۆ و دەرەوە بۆ ئەوەی دەوڵەتی تورکیا سنوورێک بۆ ئەو کارە دژ بە مرۆڤایەتیە دابنێت و هەروە داواش لە فیدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان و سەندیکای ڕۆژنامەنووسانی تورکیا و سەرجەم ناوەندە کارەکانی بواری ڕۆژنامەنووسی لە وڵاتە دەکەین هەمانگی هەڵوێستی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بکەن بۆ ئەوەی جارێکی دیکە مافی ڕۆژنامەنووسان و ئازادی ڕۆژنامەنووسی لە وڵاتەدا پێشێل نەکرێت.